والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. داواکارم لەخوای گەورە و میهرەبان ئەم دانیشتنم کاتە کەفارەتی گوناهە زۆرەکانمان و بیکاتە توێشوێک بۆ قیامەتمان و خوای گەورە مامۆستایان و قوتابیان و گەنجان و بەتەمەنانی ئەهلی سونە و جەماعە و هەموو موسڵمانانی تر پارێزێ لە دەرد و بەڵا و لە ئیمان زەعیفی. تەنها دەمەوێت بە کورتی دوو خاڵ باس بکەم. ئەم عیلمەی کە ئێوە فێری دەبن خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە ئینشاڵڵا توێشوێکە بۆ قیامەتتان. بەڵام ئەم عیلمە کاتێک کە فێری دەبن خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم داوای دەکرد لە خوای پەروەردگار کە عیلمێکی سوودبەخشی پێبەخشێت، عیلمی نافع، و دەیشی فەرموو خوای گیان پەنا دەگرم بە تۆ لە عیلمێک کە سوودی نەبێت. عیلمە بەڵام سوودی نییە. زانان دەفەرموون ڕەحمەتی خوایان لێبێ عیلمی بێسوود ئەو عیلمەیە کە کردەوەی پێ نەکرێت. من دەزانم فەڵان شت خێرە، عیلمێکم پێیە کە قورئان خوێندن خێرە بەڵام قورئان ناخوێنم. عیلمێکم پێیە شەو نوێژ خێرە بەڵام شەو نوێژ ناکەم. عیلمێکم پێیە کە زیکری خوا عیبادەت و چاکە و بۆ قیامەتم بەڵام زیکری خوا ناکەم. عیلمێکم پێیە کە تەڵەبی عیلم گەڕان بە دوای عیلما شتێکی چاکە و پلۆپایەت لای خوا بەرز دەکاتەوە بەڵام بە دوای عیلمدا ناگەڕێن. ئەم عیلمە عیلمێکە پەنا بەخوای گەورە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم پەنای گرتووە بەخوای گەورە لەم عیلمە کە سوودی نییە چونکە کردەوەی پێ ناکرێت. بۆیە ئێمە ئەمڕۆ عیلمان پێیە بەڵام لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە ئێمە کردەوەمان کەمە، پێویستە کردەوەی پێ بکەین. هەر کەسێک لە ئێمە عیلمێ زۆرمان پێیە ئەگەر کردەوەی پێ بکەین ئینشاڵڵا لە قیامەت نەجاتمان دەبێت. وەیە ئێمەش ئینشاڵڵا بەردەوام بڵێن خوای گیان پەنا دەگرین بە تۆ لە عیلمێکە سوودی بۆ دنیا و قیامەتمان نییە. یەکێک لە زانا گەورەکان ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت، یەکێک لە زانایان باسی دەکات دەفەرمێ ئیمامی وەکیع ڕەحمەتی خوای لێبێت ئەفەرمێ ئیمامی سوفیانی ثەوری دایکی هەبوو، دایکی بێوەژن بوو ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت، بەڵام دایک بوو بەڕاستی دایک بوو، بەڕاستی خۆشەویستی دینی خوا، خۆشەویستی گەیاندنی دینی خوا لە دڵی دابوو. بۆیە فەرمی ڕۆڵە گیان من تەشی دەڕێسم، بە تەشی ڕێسان خزمەتی تۆ دەکەم، مەسروفی تۆ دەکەم، بڕۆ عیلمی شەرعی فێر بە، بە دوای عیلمدا بگەڕێ، ئەم شار و ئەو شار بکە، ئەم وڵات و ئەو وڵات بکە، منیش بە تەشی ڕێسان مەسروفت ئەکەم. ئەمە بەڕاستی دایکە. بەڵام فەرمووی یەک نەسیحەتێک دەکەم، یەک ئامۆژگاری دەکەم، وەکو ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێت لە کتابی زوهد و لە چەندەها کتابی ترا هاتووە. فەرمی ڕۆڵە گیان ئەگەر دە پیت فێر بووی، دە حرف، نەک دە وشە، نەک دە ئایەت، نەک دە حەدیث، دە پیت، دە حرف. هەندە ڕیوایەتە فەرمێت دە وشە، بەڵام ئەو ڕیوایەتەی زیاتر کە فەرمێت دە حرف زیاترە. ڕۆڵە گیان ئەگەر دە حرف فێر بووی، دە پیت فێر بووی لە عیلمی شەرعی، ئەو دە پیتە کە فێری بوویتە، ئەگەر تەقوای زیاد نەکردی، لە خواترسانی زیاد نەکردی، ڕێز و حرمەتی زیاد نەکردی، مەی خوێنە ڕۆڵە گیان ئەو عیلمە مەخوێنە، بەخوا ئەو عیلمە سوودت پێ ناگەینە زەرەری بۆتە هەیە. بۆیە ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوا لێبێ یەکێک بوو لەو ئیمامانەی کە بەڕاستی قسەکانی خۆی کردەوەی پێدەکرد. ئێمە ئەوە زۆر گرنگە. ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوا لێبێ خۆی دەفەرمێ عیلم مەبەست بە لە عیلم چییە؟ ئەوەیە کە کردەوەی پێ بکرێ. جا ئەوەی کە ئێمە ئەمڕۆ پێمانە پێویستە کردەوەی پێ بکەین بە خوشکان و بە برایانەوە، بەوانەی گەنجن، بەوانەی کە تەمەنێکیان هەیە. ئێمە ڕۆژانە عیلم فێر دەبین، پێویستە کردەوەی پێ بکەین، ئەو کاتە ئینشاءڵڵا لە ڕۆژی قیامەتە ئەو عیلمە کە خوای گەورە محاسەبەت دەکات لەسەری ئەو عیلمە کە پێت بوو چەند نەکردەوەت پێ کردووە. بۆیە ئەوەی خاڵی یەکەم زۆر گرنگە کە عیلمەکەمان کردەوەی پێ بکەین. بۆ خوایە ئەگەر ئەو عیلمە کە فێری دەبین ڕۆژانە، واللهی ئەگەر نەمانی گۆڕی، باشترمانی نەکرد، ئەو عیلمە عیلمێکە سوودمان پێ ناگەێنێت. هەمومان چاک دەزانین سەلەفی ساڵح ڕەزا و ڕەحمەتی خوا پەروەردگاریان لێبێت چۆن بوونە بۆ عیلمی شەرعی، ئەو عیلمەی کە پێیان بووە چۆن تەطبیقیان کردووە. کاتێک شتێک زانیویانە ئەمە خێر و چاکەی تایە بۆ قیامەتیان جێبەجێیان کردووە. لەگەڵەوەدا لەو پەڕی لە خواترسیدا بوون، لە چەندەها زانای سەلەفەوە ڕیوایەت کراوە، لە چەندەها کەس لەوانەوە ئەڵێ کاتێک کە چوونەتە جێگاکەی وەمان زانیە لەو شوێنەدا دەستنوێژی گرتووە،
بەڵام کاتێک کە پرسیارمان کردووە سەیرێکی ئەمە دەست نوێژ دی ئەمە شەو ئەوەندە گریاوە لە شەو نوێژە هەموو خۆڵەکەی کردووە بە قوڕ لە ترسی خوا. ئەوە عیلمە، ئەوە عیلمێک کە سوودی پێگەێنێ. ئێمەش جاری وایە زۆر بەمان دوور کات شەو نوێژ ناکەین. ئەمڕۆ دوێنێ پێرێ چەند جوز قورئانمان خوێناوە، تخوا کێمان زیکری بەیانیمان کردووە، دوای زیکرەکانی بەیانی چەندە زیکری ترمان کردووە. کەواتە ئینشاڵڵا عیلمەکەمان سوودی هەبێ بۆ دنیا و قیامەتمان کردەوەی پێ بکەین. خاڵی دووەم ئەو عیلمەی کە پێمانە بە خەڵکی ڕابگەێنین. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ خوای گەورە سڵاوات لەسەر کێدا، خوای گەورە سڵاوات ئەدات، مەلایکەکانی خوای پەروەردگار سەلامی خۆیان لەسەر بێ سڵاوات لەسەر ئەو کەسە ئەدەن، دوعای خێر بۆ ئەو کەسە دەکەن، داواکەن لە خوای گەورە لەو کەسە خۆش بێ. چێ ئەو کەسە؟ حتا مێرولە، مەگەر خوای گەورە خۆی بزانێ مێرولەکان چەندێ زۆرن. ئەم هەموو مێرولەکە لەسەر زەویە، حوتەکان و ماسیەکان لە ناو بەحرەکان و محیطەکانە، هەر هەموویان دوعای خێر بۆ ئەکەن. بۆ کێ ئەکەن؟ على معلم الناس الخير، على معلم الناس الخير. ئەو کەسەی خەڵکی فێری خێر و چاکە دەکات، مامۆستای چاکەیە. لەوە خۆشتر هەیە خوا ئەمە فەزڵێکە ئینسانی موسڵمان بێ لە دەستی خۆی بدا، خوای گەورە بە گەورەی خۆی سڵاوات لەسەر تۆ بدە. مەلایکەی خوای پەروەردگار کە بێگوناه و بێتاوانن دوعای خێرت بۆ کەن، خوای گیان لە فڵان کەس خۆش بێت چونکە عیلمەکەی بە خەڵکی ڕادەگەیەنێت. خوا لەو کەسانەمان بگێڕێ بەخوا گەورەترین سەربەرزیە. مەڵێ مامۆسای ئاینی نین، بەپێی توانای خۆت دەتوانین نەسیحەت بکەیت، ئامۆژگاری بکەیت. ئەمە فەزڵێکی زۆر گەورەیە. مێرولەکان، ئەم هەموو مێرولە ناوی تۆ ببیستێ، خوای گەورە بە مێرولەکان و بە ماسیەکان ڕابگەێنێ دوعای خێر بۆ فڵان کەس بکەن. توخوا لەو فەزڵە گەورەتر هەیە. مێرولە تۆ بناسی مێرولە، وەڵا خوا زۆر بەڕەحمە، ئێمە بێڕەحمین. خوای گەورە زۆر بەڕەحمە، بەڵام ئێمە بەخوا زۆر خراپین. والله ئەوە فەزڵێکە خوا بە هەر کەسێکی بدا بەراوەیە. مێرولە لە کوونەکانە لە ناو شارەکانی خۆیاندا هەموویان دەڵێن خوایە لە فڵان کەس خۆش بە، خوایە لە فڵان کەس خۆش بە. ماسیەکان مەگەر خوا ژمارەیان بزانێ هەمووی دوعای خێرت بۆکە، چونکە تۆ عیلمی چاک بە خەڵکی ڕادەگەیەنی. ئەو کەسێ کە خەیر بە خەڵکی دەڵێت، ئەو کەسەی ڕێگای ڕزگاربوون بە خەڵکی نیشان دەدات، ئەو کەسەی قورئان و سونەت بە تێگەشتنی سەحابە و تابعین بە خەڵکی ڕادەگەیەنێت، ئەوە ئینشاءڵڵا لە گەورەترین بەرەکەتایە، لە گەورەترین فەزڵایە. جا بۆ ئینشاءڵڵا با لە دەست خۆمانی نەدەین. ئیمامی سەعیدی کوڕی جوبەیر ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەو عیلمەی کە پێم خۆش نییە بی بە ناو قەبرەوە، پێم خۆشە بە خەڵکی ڕابگەێن. جا ئەم دوو خاڵە بەلای منەوە زۆر گرنگە، چونکە ئەمە قسەی خۆم نییە. ئینشاءڵڵا ئەو عیلمەی کە پێمانە کردەوەی پێ بکەین و پاشانیش بە خەڵکی ڕابگەێنین، بەڵکو ئینشاءڵڵا مێرولەکان و حوتەکان و ماسیەکان و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە خوای گەورە و مەلایکەکانی خوای پەروەردگار سڵاواتمان لەسەر بدەن و دوعای خێرمان بۆ بکەن. خوای گەورەش لێمان خۆش بێ ئینشاءڵڵا. پێویستمان بەوەی ئینشاءڵڵا ئێمەش هەوڵی بۆ بدەین. لە کۆتاییدا دەڵێم خوای گەورە پاداشتی خێری مامۆستای بەڕێز مامۆستا عەبدولەتیف بداتەوە و هەموو مامۆستایانی تر و هەموو گەنجەکان، و ئینشاءڵڵا عیلمێک کە فێری بوون ئینشاءڵڵا توێشێکە بۆ قیامەتتان، ئەوەی کە دەرەجەی باش بێنێ و دەرەجەی کەمیش بێنێ ئینشاءڵڵا هەر سەربەرزیە، چونکە بە دوای شتێکا گەڕاوە کە خوای گەورە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرزی کردووە. ئینشاءڵڵا سەرکەوتن بۆ ئێوەیە و بۆ هەموو موسڵمانانە کە لەسەر قورئان و سونەت بن. خوای گیان داواتی ئەکەم لەو کەسانەمان بگێڕی ئەو عیلمەی کە پێمانە بە ئیخلاسەوە کردەوەی پێ بکەین و بە خەڵکی ڕابگەێنین. خوای گیان لەو کەسانەمان بگێڕە ئێمەی ئیمان زەعیف، ئێمەی خراپ لەو کەسانەمان بگێڕە. خوای گیان کە مێرولەکان دوعای خێرمان بۆ دەکەن. خوای گیان لەو کەسانەمان بگێڕە کە ماسیەکان دوعای خێرمان بۆ دەکەن. خوایە لەو کەسانەمان بگێڕە کە مەلایکەکانی خوای گەورە دوعای خێری بۆ دەکەن. لەو کەسانەمان بگێڕە خوای گیان بوونەوەرەکان مەخلوقاتەکانی تۆ ناویان دەبیست، ناوی ئێمە دەبیستێت ئینشاءڵڵا لەو کەسانە بین. خوای گیان ئامین.